کردن لەگەڵ شەکرەیە مەسائلی late diagnosis ئەوەی کەمان silent throat disease ئەوە ئێمە سکرینینمان نییە خەڵکی پارە لەخۆیان سەر ناکات لە سکرینینا ئەتر بۆ باسی لە مەسائلی چاو بێنە باز لە مەسائلی هارد بێنەوە لە مەسائلی ساڵانە ئەمە ئامارێکمان هەیە لە سنتەری شەکرە هێشتا ئەم ساڵەکە تەواو نەبووە ڕاستیەکەی بەسەوەی کە تەوقعەکەین لەگەڵ ساڵانی پێشوە تقریباً بە هەمان شێواز ئەوانەی کە سەردانی شەکرەکە سنتەری شەکرەکەکەن ژمارەیان نزیکن لە هەمان ساڵانی پێشوە بەڵام ئەمە ئەوە دەرداخات چونکە کەسانێکی شەکریان هەیە بەڵام سەردانی سنتەرەکە ناکەن چارەسەر وەرەگرن لە بنکە تەندروستیەکانە جاری وایە چارەسەر وەرگرن لە عیادەکان لە خەستخانە ئەهلیەکانە ئەمانە هۆکارە بۆ ئەوەی کەوا داتای تەواوەتی لە ساڵسەیی نەبێ بەڵام ئەوەی کە تا ئێستا سەردانیان کردوین لە سنتەرەکە نزیک ئەوانەی کە تۆمار کراوە لە سەرەتای دروستبوونی سنتەرەکەوە 22,000 کەس لە ئێمە تۆمارۆ جۆری دوێمی شەکرە ئەوانن کەوا شەکرەکانیان لە دوای تەمەنی 35 ساڵیەوە دروست دەبێت قەڵەون و کێشەی شەکرەکانیان هەیە لە ماکەکانیانە زیاتر جۆری یەکەم ئەوانن کە کەمتر تووشە بن بەس ئەوانن کە مناڵ و هەرزەکارن تووشی شەکرا بن ئەمانەی جۆری یەکەم ئیندا بە ئینسولین بەکاربێن ئەوەی جۆری دووەم زۆربیان بەڵێ بۆ ماوەیە لە عایلەکە هەیەن ئەڵێ ئێمە بە عایلە شەکرەمان هەیە بەزەوەی جۆری یەکەم زۆربەی زۆری لە عایلەکە شەکری نییە ئەڵێ ئێمە کەسمان شەکرەمان نەبووە کەچی نازانێت ئەم مناڵەمان بۆچی تووشی شەکرە بوو ئەوە جۆری یەکەم ئەوانەی کە پێیان ئەڵێن مقاومەی ئینسولینیان هەیە یاخود کێشیان زۆرە ئەم شێوازی تەنگەژە و خواردنی کە هەیە و کەم وەرزشکردن و نووسن وەکو پێویست نەبێت دەمانە هۆکار بۆی کەوا شەکرە دروست بێت ئەمە زیاتر هەوڵمان داوە ئەوەی کە لە ڕێگەی بەڕێوەبردنی تەندروستی سلێمانیەوە و لە ڕێگەی بەغاوانێرێت ئەوانە بەکارهێنرێت لە هەمان کاتیشدا کە نەقسێکمان هەبێت داوامان لە شەریکاتی دەرمانی تر کردووە کە لە ڕێگەی بەڕێوەبردنی تەندروستی سلێمانیەوە دەرمانەکان لە ڕێگەی شەریکاتی دەرمانەوەێنێت لەم ماوەی ئەخیرە باشە شێوازی ئینسولینی تازایان بۆ هێناوین و کە ئەوە زووتر هەمان وایە و دەرمانەکانیش ئێستا تا ڕادەیەک بۆی دۆنیشن بۆی شەریکاتەوە ڕێنمایەکەمان ئەوەیە کەوا خەڵک پابند بێ بۆ هوشیارکردنەوەی تەندروستی کە هەیە و ئەوەی کە هەیە پێش ئەوی تووش شەکرە بن خۆیان بەدواداچوون بکەن بۆ هۆکارەکانی توژون بە شەکرەوەکو قەڵەوی کەم وەرزشکردن تەنگەژە و سترێس و کەم نووسن ساڵ بە ساڵ زیاتر و پریڤەلەنسی قەڵەوی ساڵ بە ساڵ زیاتر تەنها لە ماوەی 10 ساڵی ڕابردووە یعنی ئەف لە ماوەی 15 ساڵی ڕابردووە 2010 تا ئێستا قورسترین شت لە ئینسانی ئەدڵ تا بیگۆڕی دیێڤێرە لایفستایلەوە لەبەر یەکێکتر لە چالەنجە زۆر گەورەکان طبعاً خۆی نەخۆشی شەکرە نەخۆشیێکی درێژخایەنە کە نەخۆشەکانی شەکرە تووشێ بن لەبەرەوە خۆپارێزیکردن کاریگەریەکی زۆری هەیە لەسەر نەخۆشانی شەکرا ئێمە پێشەوەی باسی نەخۆشی شەکرە بکەین گرنگترین شت بەڕاستیەوەی خۆپارێزی بکەین یعنی وا بکەین ینی خەڵک نەخۆش نەکەوێت خەڵک تووشی نەخۆشی شەکرە نەبێت ینی خۆشبەختانە ئێستا تا ڕادێک خەڵکی ئێمە هۆشیارن ئەزانن قۆناغێک هەیە پێشەوەی تووشی نەخۆشی شەکرەبی پێڵێن قۆناغی پێش نەخۆشی شەکرە کە بە ئینگلیزیمە پێڵێن پری دایابیتیس واتە پێش نەخۆشکەوتنی شەکرە یعنی زۆربەی خەڵک هۆشیارە بەرامبەرەوەی کە ئەڵێ شەکرەی سێ مانگیەکەم با پێوانە بکەم مێژەری بکەم بۆی بزانم ڕێژەکەی نزیک بۆ تۆ لەوەی تووشی شەکرە بمیاننا کەی مازانین کۆمەڵێک هۆکار هەیە یەکێک لە هۆکارەکان جیناتە کە ناتوانین بەڕاستی ڕێگەیان لێبگرین بەڵام کۆمەڵێک تەمەن دیسان بۆ جۆری دووەمی شەکرە هۆکارە ڕەنگە لە تەمەنی 45 و بەرەوسەر ئیتر یەکێک بێ لە هۆکارەکانی احتیمالی هەیە ئەگەر شێوازێکی ژیانی تەندروستی نەبێت تووشی نەخۆشی شەکرە بێ بۆ نمونە ئەگەر نەخۆش وەزنی زۆر بێ واتە قەڵەو بێت کە ئێستا داتاکان زۆربەی پێمانەڵن ئەوانەی کە قەڵەون ئەگەرێکی زۆریان هەیە تووشی نەخۆشی شەکرە بن و ئەوانەی کە وەرزش ناکەن زۆربەی دراسەکان پشڕاستیەکەنەوە کە وەرزش یەکێکە لە ڕێگرە سەرەکیەکان بۆ زۆربەی نەخۆشی درێژخانەکان کێکێک لەوانە بەڕاستی شەکرێ و هەروە نەخۆشیەکانی دڵیش چکە ئێمازانین ئەگەر یەکێک تووشی نەخۆشی شەکرە بێت ئەگەری توشبوونی بە نەخۆشی دڵ و کۆمەڵێک مزعافاتی تر هەیە ڕەنگە تووشی کزی چاوەکان یا مشکلەی بۆ دروست بێ لە چاوەکانیا وەروە برین دروست بێ لە پێکانیا لە بەشەکانی تری جستەیە و برین چاک بوونەوە لە نەخۆشی شەکرەیە بەڕاستی قورسترە لە نەخۆشێکی ئاسایی لەبەرەوە برین نەخۆشانی شەکرە زۆر گرنگی بن بە پێکانیان بۆی تووشی برین نەبن کە زۆربەی کات نەخۆشانی شەکرە لە سا 10 تا
بیستیان تووشی برینە بن لەو لە سا بیستش لە سا شستیان ئەگەری هەیە برینی پێکانیان بێ لەبەرەوە ئێمە دایمان ڕێنمایی نەخۆشی شەکراکەین بێ زۆر ئاگا بن بەرامبەر پێکانیان هەمیشە پشکنین بکەن بۆ پێکانیان لەبەر ئاوێنە باشترە چکە ڕەنگە هەنێ شوێنی پێکانیان بە جوانی خۆیان نەتوانن ببینن هەڵسەنگاندنی بۆ بکەن لەبەرەوە توان لە بەردەم ئاوێنەیە قاچەکانیان سێر بکەن بزان ئەگەر ڕنگۆڕانێک سووربوونەوەیە گیاشتێکی ناسایە بین لە پێکانیانە ویان پلەی گەرمی لەشیان بەرزە بێتەوە مە هۆکارە بۆی کە ئیتیهابێک لە جستەیانە هەیە ئەمانەوە کات برینەکانیان درەنگ چابێتەوە لەبەرەوە پێویستە کا لەو کاتانەیە سەردانی پزیشکی پسپۆریان پەرستاری پێشکەوتووی چارەسەرکردنی برینکەن بۆ ئەوی برینەکانیان زوو چارەسەر بکە و نەچێتە قۆناغی پێشکەوتووە. طبعاً ئێمە ئازاین نەخۆشی شەکرە کۆمەڵێک مزعفاتی هەیە بۆ نمونە نەخۆشانی شەکرە کە مشکلیان لە چاوەکانیان بۆ دروستە بێ گورچیلەکانیان وردە بەرەو لە کارکەوتنەکەون واروەها هەستەوەرەکانیان وەکو پێویست ئیش ناکات زۆر جار هەست بە ئازار ناکەن بەڕاستی ڕەنگە ئازاری سەرسنگیان هەبێ هەستی پێ نەکەن تووشی نەخۆشی دڵبن درەنگ بگەنە نەخۆشخانەیان لە پێکانیان ڕەنگە ئازار دروست بێ بەس لەبەرەوە ئێمان هەستەوەرەکانیان زۆر باش ئیش ناکات لەبەرەوە برین دروستە بێ پێی نازانن. خوێندکارێکی ماستەرم هەبوو من ئەمساڵ پێکەوە کارمان کرد لەسەرەوەی ئەو هۆکارانەی کە یاری دەدەرن بۆ زیادکردنی مزعفاتەکان واتە ئەو هۆکارانەی کە دوای نەخۆشی شەکرە تووشیانە بێت. خواردنانی کە نەخۆشانی شەکرە باشترە زۆر بیخۆن یان ئەو گروپانە خۆراکانی کە باشن خاڵ یەکەم نەخۆشانی شەکرە پێویستەکە پرۆتین لە خواردنەکانیان زیاکەن پرۆتین لە گۆشتی ماسی و گۆشتی سووری کەوچەوری و سنگی مریشک و هێلکە خۆی بینێتەوە بێ مام گروپی پرۆتینەکان لە خواردنەکانیان زیاکەن خاڵێکی تر دوور بن لە ڕیفاین شوگەر و عادە شوگەرەکان ئەو شەکرانەی کە گۆڕاون وەکو شەکری شیرینیەکان و کێک و ئەوانە کەمە شەکری خوێنیان زۆر بەرزەکاتەوە خاڵێک ترە بێ نەخۆشانی شەکرە ڕیشاڵ لە خواردنەکان زەگەن فایبەر کە ئەمیش لە سەوزە و میوەکانە بەڵام ئێمە باشترە پێیانڵی سەوزەکان زیاتر بخۆن چکە میوەکان هەنێکیان شەکری خوێن بەرزەکەنەوە وەکو شووتی و کاڵک و هەنجیری و ترێ ئەوانە باشترە دوور بنی و میوەکان ئەگەر خواردیان کیوی هەنار تووەکان لەگەڵ شلێک بە بڕێکی کەمەویش زۆر ناو لە شەربەتی فرێشی میوەکان بە دوور بن لە خواردنەوە گازەکان دوور بن چکەمانە بێتەوەی شەکری خوێن زۆر بەرزکەنەوە تقریبا ئەم گۆڕانکارانی کە باسمان گروپەکە باش ئەم گروپە خۆیان لێ بەدوبنگی کە ینی وەکو بڵین چەند خاڵێکی گرنگە بۆ کەسانی کە شەکریان هەیە و گرنگترین خاڵ بەردەوام بوون لە سەری نەک مانگێەوە بژی دوو مانگوازی لێبێنێ و لە سەرڕای ئەمەش پابند بوون بە دەرمانەکان ئەگەر دەرمانیان هەبێ و دابەزانی کێشیان وکردنی ڕاضێکی وەرزشێکی ڕێکخراو هەمیان یارمەتیان کە شەکرەکان کۆنتڕۆڵ بێ بۆ نەخۆشانی شەکرە بڵی ئەوانەی کە پێڵم کۆلای داد یا پیپسی داد وەکو بڵین شتێکی سەحیە بەڵێ سەحیە بۆ کەسێک کە شەکری نەوێ بەڵام کێکە شەکری هەیە باشترە بەکاری نهێنێ جیناو خۆی سەحیە و شەکری خوێن بەرز ناکاتەوە بەس تاسیری لەسەر ڕژانی ئەنسۆلین هەیە بۆیە باشترە ئێمە ڕێنمانێکی بەکاری نێنن یان زۆر بەکەمی ناتوانیت بە نەخۆشەکە بڵێ هەتا ماوی نابێت نام بخۆی بۆ نمونە برنج بخۆی مۆزوعەکە پۆرشن سایز ینی قەباری خواردنەکانە بۆ نمەگە کەسێک نانیش بخوا بۆ نمە ڕوبع نانێک خۆیانی و نام بخوا لە جاران نانێکی خوارد باشترە جاران سێکە و گیر برنجی خوارد و سەکە و گیرێ بخوا ئەتوانێ ئاسایی ناتوانین بڵێ شەکرە بەرز ناکاتە بەڵام کەمیەتەکەی تەسیرێکی وا گەوری ناکاتە سەر کە بڵێ شەکرەکەی خراپترەکە چکە بێ نام بخوا لاخیر بەدیلی نان ئێستا نانی بایم یان ئاردی بایم ئەتوانی بەکاریبین لە بری نانی سپی نانی جۆگەر بەرێکێکی باش بیکە ئەشتوانی بگو بەدیلی نانەکان برنجی قاوەی هەیە باشترە لە برنجە سپێکی خۆمان باشەیە برنجی خۆمان هەر بە پڵاوی بکرێ باشترە لەوەی کە ڕۆنێکی زۆری تیاوێ باشە و لەگەڵی پاستایە سە نەخۆشی شەکرێ ناتوانێت پاستاخوا پاستای قاوەی هاتۆمانە هەمووی ئەگەر نەخۆی شەکرە بگەڕێت بەردەسە لە کوردستانیش بەردەسە توانە بەکاری بێت مثلا داتا عالمية بوشي كراسي جوري شكرا جوري لتعامل كذن لقد شكرا مسائلي late diagnosis أو كمان silent drug disease كان دكتور أفنكا لسر أوبورشن دايدا استهر ولاتاني دورو برما تركيا إيران أردن أمانا كأتشي ونرنا